شەش ساڵە بە خۆشەویستیەوە پێکەوە ژیان دەکەن و بەرهەمی خۆشەویستیەکەیان دێهانی 4 ساڵە. دلێر وتەبێژی کۆمەڵەی کورتەباڵاکانی کوردستانە. بەهۆی کۆمەڵەکەوە مریەم دەبینێت و عاشقی دەبێت و بڕیار دەدات عەشق و خۆشەویستیەکەی بۆ مریەم بە هاوسەرگیری کۆتایی پێبهێنێت. هەر بۆیە هاوسەرگیری ئەنجام دەدەن و لە ماڵەکەیاندا درێژە بە خۆشەویستیەکەی نێوانیان دەدەن و هاوکاری تەواوی یەکتری دەکەن. ماوەی 6 ساڵە ئێمە هاوسەرگیریمان کردووە و یەکتر ناسینەکەشمانە لە ڕێگای ئەم ڕێکخراوە خۆشەویستەوە بۆ و پاش چەندین گفتوگۆ و لە یەکتر تێگەیشتن توانیمان خۆشبەختانە هاوسەرگیری بە سەرکەوتوانە بکەین. مریەم خان کاردلێر چۆنە لەگەڵ تا چەند ئێوە پێکەوە گونجاون ئێستا خاوەنی مناڵێکی جوانیشن؟ سەرەتا بە خێراتتان دەکەم وەڵڵا زۆر باشە لەگەڵم ڕێک و پێکە ئیتر هەرچێک بێ بۆم جێبەجێکە و بەیەکەوە هەموو شتێک بەیەکەوە ئاوکاریەکەکەیت. دلێر بێ مریەم و منداڵەکەی بەشداری لۆ مەراسیمانەدا ناکات کە تایبەتە بە کورتەباڵایان. هەر بۆیە دەستیان دەگرێت و لەگەڵ خۆیدا بەشداریان پێدەکات. هەموو ساڵەیە کورتەباڵایان مەراسیمێک بۆ ساڵیادی دامەزراندنی کۆمەڵەکەیان ڕێک دەخەن و پەیام و داواکاریەکانیان دەخەنە ڕوو بە ئومێدەی ژیان و گوزەرانیان باشتر بکرێت. تایەتی فەقیر و هەژار و کەم دەرامەتە بە تایبەتی ژیانێکی خراپمانەیە. ئێمە داواکاری حکوومەتی کوردستان بە زووترین کات بەڕاستی ئەوەی مافەکانمانە بەشێکی بێتە دی و لەسەری مناقەشە بکرێت و بە خەونی زۆربەی کورتەباڵەکان بێتە دی. بەپێی ئامارەکانی کۆمەڵەی کورتەباڵایانی کوردستان زیاتر لە 4120 کورتەباڵا لە هەرێمی کوردستان هەیە و سەرۆکی کۆمەڵەکەش نیگەرانە لە ڕەوشی ژیانی کورتەباڵایان لە هەرێمی کوردستان و ڕایدەگەیەنێت لە ماوەی ساڵی 2020دا زیاتر لە 200 خێزان لێکخڵۆشاونەتەوە بەهۆی خراپی باری داراییان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.